من جوليا حسين تمام 8 ساڵە بۆ ماوەی 9 ساڵە دەستم کرد بە کاری هونەری ژەنێری ئەمریکانۆ هۆکاری دەستپێکردن بە گۆرانیتن ئەگەرەوە بووی کە باوکم دەنگی خۆشە و هەر لە ماڵی لەگەڵ ئەوە دانیشتین و گۆرانیمانەوە لەناو سیارە و هەر جێک ببێت بۆیە من ئێستا زۆر نزیکم لەو ستایلانەوە لە ستایلەکانی مامۆستا ناسر ڕەزازی مامۆستا عەدنان کەریمی و مامۆستا نەجمەدینی فڵانی هەوڵێم شتێک لە ستایلەکانی ئەوان دابدوم و پامێکی جوان بکەین. بۆماوەی 9 ساڵە دەستم کرد بە ژەنێری ئەمریکانۆ جگە لە خێزان و مامۆستاکەم پیامەکەم یارمەتیدەرێکی زۆر باش بوو بۆم بێگومان تۆ گەرتەی ببیتە گۆرانیبێژێکی باش ئەبێت ژەنێرێکی باش بیت تاکو تەواوی تۆنەکەم بناسیتەوە. لە پیانۆیە کلاسیک ئەژەنم بە نۆتا و هەروەها شەرقیەکانیش بەڵێن گۆرانیەکان مێلۆدی گۆرانیەکان ئەژەنمەوە هەر بە سەماعی وە لە گۆرانیە من ستایلێک تایبەت بە خۆمم نییە بەڵام گۆرانیە کۆنەکان ئەڵێمەوە و ویستومە لە فۆرمێکی گونجاوە بیان پارێزم و لە ڕەسەنایەتیان کەم نەکەمەوە. ئەم بەرهەمانەی کە من گەبەر یەکەمەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بیگەینمە خەڵک وە زۆر جار لە ڕێگەی کۆنسێرتەکانەوە کۆنسێرتمان ئەبێت لەگەڵ گروپ و ئۆرکسترا ئەو گۆرانیانی کە من وتومەتەوە لەبەر ئەوەی کە کۆنن کاتی خۆی گرنگێکی زۆر دراوە بە شەعر و مێلۆدی زۆر ئەچنە ناو خەڵکەوە و بێگومان لە هەموو شوێنێک فیدباکی خراپ و باش هەیە بەڵام ئەم کارانی کە من ئەیانڵێمەوە بێگومان شاکارن لەبەرەوە تا ڕادێکی زۆر فیدباکی باشێتەوە هەر گۆرانیەک بڵامە وتوێتمەوە ویستومە جێپەنجەیەک بەجێ بێڵم بە هەر جۆرێک بێ بەڵام بە جوانی ئیزافەیەک بکەم بۆ بەرهەمەکە ئەویش لە ڕووی دەنگەوە بێت یاخود لەگەڵ ئەوەی کە من توانم بە پیانۆکەم گۆرانیەکە بڵێم. ئێستا زیاتر لەگەڵ خوشەکەمان دەرەکەوم کە ناوی ژیوەرە پێکەوە ئیشەکانمان لە سۆشیال میدیا دانین کە کەڤەری گۆرانیە کۆنەکانە پێکەوە هاوڕا ئەبین لەسەر ئەوەی کە ئیشێک بکەین چ مێلۆدیەک لەگەڵ دەنگمانە گونجێت چ تێکستێکمان پێ جوان بێت و لە بەرنامەیە کە خۆشم بەتەنیا دەرکەوم و شەوێ میوانت بم ئەی خودا ئەی خودا ئەی خودا لە ئێستا خەریکی ئامادەکارین بۆ کۆنسێرتێک لە کەرکووک لەگەڵ چەند هاوڕە میوزیسیانێکدا و بە خۆشحاڵیەوە ئەم جارش لەگەڵ ژیوەری خۆشکمان دەرەکەوم. ئەو بەرهەمانێکی ئامادەمان کردوون بۆ کۆنسێرتەکە بەرهەمە کوردیەکانن بە مۆدێرن و کلاسیکەکانەوە بە فۆلکلۆریەکانەوە هونەر لای من پامێکە بەڵکو بتوانم بە تەواوی لەسەری بخوێنمەوە لەسەر هونەری کوردی. پێیان ئێمە ئەوەیە کە بتوانین بیگەینین بە جیهان و کوردستان بناسێنین. سوزم لە زاری تۆ دەلارزێ لە ساردی تۆ گەرم بۆ تۆ دەلارزێ لە دووری تا وەکو ئاهووی گیران لە ناو داوە بەهۆ بێهۆ دەلارزێ